لەگەڵ دەستپێکردنەوەی وەرزێکی نوێی خوێندن لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان کێشەی تەواوبوونی کاتی سەرۆکایەتی 6 سەرۆکی زانکۆ دەستی پێکردووە کە بە گوێرەی مادەی 9 یاسای ژمارەدەی ساڵی 2008 وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی 4 ساڵ جارێک سەرۆکی زانکۆکانی هەرێم لە ڕێگەی سیڤیەوە دەبێت بگۆڕێت و کەسێک لە شوێنی سەرۆکەکەی پێشوودا بنرێت. هەر بە گوێرەی یاساکە توانای درێژکردنەوەی ماوەی سەرۆکی زانکۆکان تەنها بۆ یەک جارە و بە پلەی تایبەتیشدا دەمەزرێن. بەڵام لە ئێستادا نزیکەی ساڵێکە ماوەی ئەو سەرۆک زانکۆانە تەواو بوو و پۆستەکانیشیان بەبێ ماوە درێژکردنەوە بەڕێوە دەچێت. وەکو خۆم من پێداگیری دەکەم لەوەی کەوا ماوەی یاسایەکەم تەواو کردووە کە لە 16ی 2015 4 ساڵم تەواو کرد. هەر جەختەکەمەوە لەسەر ئەوەی کەوا یان خانە نشین کرێم و یان بگەڕێمەوە وەک مامۆستا. جگە لە تەواوبوونی ماوەی سەرۆکایەتی بەشێک لە سەرۆکی زانکۆکانی هەرێم ماوەی سەرۆکایەتی نزیکەی 30 ڕاگری کۆلێژ و سەرۆک بەشی زانکۆکانی هەرێمیش لە ئێستادا تەواو بووە. بە گوێرەی زانێرەکانی ئێنارتیش لە ئێستادا وەزارەتی خوێندنی باڵا ماوەی سەرۆکایەتی بەشێک لەو ڕاگری کۆلێژ و سەرۆک بەشانەی درێژ کردووەتەوە و بەشێکیشیان خۆیان سوورن لەسەر لابردنیان لەو پۆستانە کە زیاتر لە 4 ساڵە بەڕێوەی دەبن. ڕاستیان بابەتە بە تەواوەتی توانین بڵێن کراوە بابەتێکی سیاسی و بە جۆرێک لە جۆرەکان سیمای دوو ئیدارەیش لە نێوان هەولێر و دوهۆک و سلێمانیە کە بە یەک ئاراستە فەرمانەکانی وەزارەتی خوێندنی باڵا جێبەجێ ناکرێت. زۆر جار لە ناو تێڕواینە جیاوازەکانی حیزبێکی دیاریکراویشە ئەم بابەتە ئەبێتە هۆی ململانێ و ئەوەی کە سەرۆک زانکۆیەک یاخود ڕاگرێک دەستی بۆ نەبرێت و لە 4 ساڵ زیاتر لە پۆستەکەی خۆیان بمێنێتەوە. بۆ پڕکردنەوەی پۆستی ئەو سەرۆکی زانکۆ و ڕاگر و سەرۆک بەشانەی ماوەکانیان لە 4 ساڵ زیاترە لەلایەن کەسێکەوە بەڕێوە دەبرێت لە ماوەی چەند مانگی ڕابردوو چەند کەسێک سیڤی خۆیان پێشکەش بە وەزارەتی خوێندنی باڵای هەرێمی کوردستان کردووە. بەڵام ئەوانیش تا ئێستا هیچ وەڵامێک نەدراونەتەوە بۆ گرتنە دەستی ئەو پۆستانە. وتەبێژی وەزارەتی خوێندنی باڵاش لەبارەی تەواوبوونی ماوەی کارکردنی ئەو سەرۆکی زانکۆیانە بە ێنارتی ڕاگەیان تا ئێستا لە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم ڕازامەندی نەدراوە بۆ خانە نشینکردنی ئەو سەرۆک زانکۆیانە. وتیشی لە ماوەیەکی نزیکدا لە ڕێگەی چاوپێکەوتنەوە پۆستی ڕاگری کۆلێژەکان کە ماوەکانیان تەواو بووە پڕ دەکرێتەوە. وریا حەمەکەریم MRT هەڵەبجە.